بابەتی پێکهێنانی ئیدارەی کەرکووک تەنها وەک پرسی لایەنە سیاسیەکان نەماوەتەوە، بەڵکو بەرەو کەسایەتی و ڕێکخراوەکانیش هەنگاوی ناوە. ڕێکخرا و دامەزراوەکانی کەرکووک هەوڵەکانیان بۆ لێک نزیک بوونەوەی لایەنە ناکۆکەکان دەست پێ کردووە، وەکو هەر لایەنێکی بەرپرس تێپەڕاندنی دۆخی سەقبەستووی کەرکووک بارکی خۆیان دەزانن. ئەم ڕێکخراوانە لە ڕێگەی کاری هاوبەشەوە بتوانین کاریگەریان بەسەر یەکە هەبێ و بتوانین لێک نزیکبوونەوە لە نێوان مجتەماعی کەرکووکە دروست بکەن. واتوان ڕێکخراوەکان ببنە گروپی فشار بۆ ئەوەی کە بۆ نمونە داوا بکەن بە زووترین کات حکوومەتی خۆجەیی لە کەرکووکە دروست بکرێت. ئەو یەکێکە لە ئەرکەکانی پیشەی ڕێکخراوەکان. پاراستنی یاشتی کۆمەڵایەتی و ڕێگرتن لە ڕنگدانەوەی ملانە سیاسیەکان لا پەیوەندی نێوان پێکاتەکان وەک زەرورەت باز دەکرێ و پێویستی بە هەوڵ و ماندووبوونی کەسایەتی و ڕێکخراوەکانە تاوەکو پێکەوە ژیان لە پارێزگاکان نەشێوێت. پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی ئەوە لە هەموو شتێک گرنگترە، چونکە ئێمە لەم شارەیە پێویستمان بۆیە بە ئاشتی پێکەوە بژین. ئێمە گەر ئاشتی نەبێ لەم شارەیە شارەکە بێ بە دۆزەخ کەسمان ناتوانین تیا ئیدارە بکەین. بینیمان ئێمە لە کاتی ڕێفراندۆمەوانەیە چی بەسەر هاتەم شار و دۆخەکەی چی لە دوای ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەر چی بەسەر هات. یعنی ئێمە بێ هەموو هەوڵەکانمان بۆەوە بێ ئەم شارە هێورکەینەوە، ئەم شارە هەوڵ دەین ئاشتی کۆمەڵایەتی تیا بچەسپێ، هەوڵ بدەین خەڵکی ئەم شارە بە ئارامی بژێت. ناکۆچی نێوان لایەنە براوەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ڕێگنەکەوتن وای کردووە تا ئێستا نەتوانرێت ئیدارەی نوێی کەرکووک پێک بهێنرێت. ئێستا جگە لە هەنگاوەکانی سەرۆگۆزیران هەوڵەکان لە کەرکووک و بەغدا لە سەراستی لایەنە سیاسی و کەسایەتی و ڕێکخراوەکان بۆ لێک نزیک بوونەوەی لایەنە براوەکانی ئەنجومەنی پارێزگا دەستی پێکردووە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.